سەرباری قەیرانە جۆراوجۆر و کەڵەکەبووەکان لە نەبوونی موچە و گرانی نرخی شمەک و زیادکردنی باج و ڕسومات و نەبوونی کەمی خزمە گوزارەکان ئەوڵاتیان یاریمی کوردستان بە گشتی و سنووری پارێزگای سێمانی گرفتێکی دیکەشیان بۆ دێتە پێش ئەویش خۆی لە گرانبوونی نرخی غازی ماڵاندا دەبینێتەوە. سەرۆکی لیژنەی پیشەسازی و وزە لە ئەنجومەنی پارێزگای سێمانی ئاشکرای دەکات بۆی پێنەدانی بڕی تەواوی LPG واتە غازی شل بە کارگەکانی غاز نرخی غازدا بازارەکاندا ڕووی لە بەرزبوونەوەیکی بەرچاو کردووە. دکتۆر خاڵم محەممەد سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە لە ئەنجومەنی پارێزگای سێمانی لە نامەیەکیدا کە ڕاستەی سەرۆکایەتی ئەنجومەنەکەی کردووە باسی لەوە کردووە لە کێڵگەی کۆرمۆر کە دەکەوێتە سنووری گەرمیان ڕۆژانە بڕی 1000 تەن LPG گازی شل بەرهەم دەێنرێت کە بەشی هەموو هەرێمی کوردستان دەکات. بەڵام لە ئێسادا بەهۆیەوەی بڕی تەواو نانێردرێتە کارگەکانی غازدا پارێزگای سێمانی نرخی غازی ماڵان ڕووی لە بەرزبوونەوە کردووە. لە بەشێکی نامەکەیدا سەرۆکی لیژنەی پیشەسازی وزەی ئەنجومەنی پارێزگای سێمانی ئەوەشی ئاشکرا کردووە کە گرانبوونی نرخی غازی ماڵان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بەشێکی زۆری ئەو غازە شلە هەناردەی دەرەوەی هەرێم و بەهۆی وەرزی زستانەوە بە نرخێکی گران دەفرۆشرێت. ئەمەش لە کاتێکدا بە پێ و گرێبەستەی لە نێوان حکومەتی هەرێم و ئەو کۆمپانیایی کە بەرهەمێنانی غازی پێدراوە دەبێت بەرهەمەکانی لە ناوخۆی هەرێمدا بفرۆشێت. بەڵام دکتۆر خاڵم محەممەد دەڵێت ئەو کۆمپانیای هیچ حسابێ بۆ گرێبەستەکەی لەگەڵ حکومەت و وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم ناکات. لە سنووری هەرێمی کوردستاندا جگە لە نەوت بڕێکی زۆر غازی سروشتی بوونی هەیە کە بە پێی ئاماری وەزارەتی سامانە سروشتیەکان بە 200 تریلیۆن پێ جا خەمڵێنراوە. ئەوەش لە ڕووی ڕیزبەندیە و هەرێمی کوردستان دەکات بە 8 وڵات لەسەر ئاستی وزەی غازدا و ڕێژەکەشی زیاتر لە 3% هەموو ڕێژەی غازی گیان پێک دێنێت. سەرچاوی غازی سروشتی لە هەرێمی کوردستان بلۆکی کۆرمۆرە کە دەکەوێتە ناحەی قادرکەرەمی سەر بە قەزای چەمچەماڵ و ڕوبەرەکەی 510 کیلۆمەتر دووجایە. دانەغاز و کرینست ئۆیل بڕی 1 ملیارد دۆلاریان تێدا وەگەڕ خستووە. بەپێی راپۆرتی هەردوو کۆمپانیای نەفت هیلال و دانەغاز سەرەتا لە ساڵی 2008 دەستیان بە بەرهەمێنانی 3 جۆری غاز کردووە کە بریتیە لە یەکەم کۆندێنسەیتی شل پێکاتەی نەوت و گاز کە ڕۆژانە 15,000 بەرمیلی لێ بەرەم دەێنرێت و بەکاردێت بۆ چاکردنەوەی نەوتی کوالێتی خراپ. دوو غازی وشک کە ڕۆژانە 340 ملیۆن پێ سێجای لێ بەرەم دەێنرێت و وەک سوتەمەنی بەکاردێنرێت بۆ بەرهەمێنانی کارەبای کوردستان. سێم غازی شل LPG یان غازی ماڵان ڕۆژانە زیاتر لە 1000 تەن بەرهەم دەهێنرێت.